بەڵێ شان دیارێمی کوردستان تەنها یەک کۆبنەوەی ئەنجامدا کە ئەویش ینی مەبەستم کۆبنەوە لەگەڵ لایانی عراقی ئەویش کە دوێنێ شەو بوو تا کاژمەریەکی شەو بەردەوام بوو بە سەرۆکایەتی فواد حوسێن کە جێگری سەرۆکوەزیرانە و وەزیری دەرەوەی عراقا بۆ سەرۆکی ئەنجومەنی ئابووری عێراقا یعنی لەگەڵ تیمێکی عراقی لەگەڵ شاندی هەرێمی کوردستان کۆبووەوە و سەرجەم ئەو داواکاریانە و ئەو گلەیانی کە لە شاندی هەرێمی کوردستانە بوو پێشکەش بە حکوومەتی عراقی کرا ئەوان داوای ئەوەیان کردووە کە دەڵێن پێویستە موچەی دوو مانجی واتە ئاب و تەموز و ئاب ڕەوانە بکرێت هاوکات لەگەڵ موچەی ئەم مانگەشتاوەدا سێ موچە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت و هەروە داواکاریش کەشیان هەبووە کە سەرۆکوەزیران تەداخلی ئەو کار ئەو کێشەیە بکا بۆ چارەسەرکردنی کێشەکەەوە هاوکات چۆن وا لە یاسای بودجەدا ئاماژە بۆ کراوە لە کاتی بوونی هەر کێشەیەک یاخود پابند نەبوونی هەر لایەنێک لە ئەو ڕێکەوتنە سیاسی کە لەگەڵ حکوومەتی عراقدا کراوە لە نێوان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕاستەوخۆ سەرۆکوەزیرانی عراق تەداخلی ئەو کاروبارە بکە و کێشەکە بە زووترین کات چارەسەر بکە بۆیە ئەوەیان ئەو داوایان ئاراستەی تیمی عراقی کردووە لەلایەکی دیکەشەوە ینی زوم زانوێتی لافتەی ڕابردوشدا باس کراوەتەوە کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبنەوەکەدا باسی ئەویان کردووە کە داهاتی ناوخۆی مانجی هەش بە تەواوەتی دەستکاری نەکراوە و دانراوە لە خەزینەی دەوڵەت چاوەڕوانی بەغداد بوون بۆ ئەوەی کە وەڵام بدرێنەوە دەیانێت شاندی حکوومەتی هەرێمی کوردستان توێتی ئێمە لە 150تان دەدەینێ لەو داهاتی ناوخۆیە ئەوە 50 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت 150 بۆ حکوومەتی عراق دەبێت ینی ئەو داواکاریانی ئاراستەی حکوومەتی عراق کراوە بەڵام نە بە باش نە بە خراپ حکوومەتی عراق هیچ وەڵامێکی پێیان نەداوە و وتیان ئێمە داواکاریەکانتان وەرگیراوە ئەو کات دەچینەوە سەرۆکایەتی وەزیران دەچینە تیمی خۆمان ئەو وەزارەتی دارایی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی لێدێ هەواڵی مژدەبەخش بۆ موچەی فەرمانبەران بۆ موچەخۆران چییە؟ بەڵێ تا ئێستا ینی وەکوتم هیچ وڵامێک نەدراوەتە لە حکوومەتی عراقی ئێستا تیمی شاندی هەرێمی کوردستان گەڕانە کوردستان و چاوەڕووی وەڵامی حکوومەتی عراقن ینی وەکو دەزانین کە ئێستا سبەی و دوو سبەی پشووەوە لە هەفتەی داهاتووشدا مەراسیمی چلەی محەڕەمە سەرجەم ئەو بەرپرسانەی کە لە حکوومەتی عراقن سەرقاڵی ئەوەن کە مەراسیمی چلەی محەڕەم تەواو بێ و بەبێەوەی هیچ کێشەیەک بێ ینی ڕەنگە لەم هەفتەشدا نەتوانرێ حکوومەتی عراق بڕەپارەی پێویست بنێرە بۆ موچەی موچەخۆرانی کوردستان یعنی ئەمە کێشەیەکی دیکە دروست دەکا قەیرانێکی دارایی گەورە لە کوردستان دروست دەکا و هەروە لەلایەکی دیکەشەوە حکوومەتی عراق کە ئەو بڕەپارەی پێشتر کە ڕەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە 598 ملیارە یعنی حکوومەتی کوردستان ڕازی نیە لەسەر ئەو بڕەپارێ بەڵام عێراق دەڵێت نا ئێمە لەو بڕە کەمتریش دەنێرین یعنی دەبێ وردبینی بکەین لەسەر ئەو قەرزانی کە هەتانە لەسەر داهاتی ناوخۆ داهاتی نەوتی و نانەوتی و سەرجەم ئەو کێشەدارایانە دەبێت چارەسەر بکرێت ئەو کات دەبێت پارە بنێرین یعنی وەکو ئاماژەم پێکرد بە هیچ شێوەیەک وڵامی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی هەرێمی کوردستان نەدراوەتەوە بەڵام لەلایەکی دیکەوە ینی دوێنێ داراسیەکانیانی تایبەت بە زوم ڕایگەاند کە دەڵێت ینی لە هەفتەی داهاتوودا ڕەنگە بەغداد ینی ئەو پێی وایە کە ڕەنگە بەغداد بتوانێت بڕەپارەی پێویست بۆ موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە بکات بەڵام بە شێوەیەکی فەرمی حکوومەتی عراق هیچ نە بەیاننامەیەک نە ڕاگەاندرایەکی بڵاو نەکردوێتەوە لەسەر ناردنی بڕەپارەی پێویست بۆ موچەخۆرانی کوردستان.